ئیژنە هۆرامیە جە هەورامان بەنان و هۆرامی پەتەی ئامادەکاری کرد و پەی خێرامای جەژن و قوربانی نان و هۆرامی جای جەنانەکە تەری نانێوە ناسکا تیرەکەش نزیکەی 50 سانتیمەتر بۆ فرەتەری جمەنەوە. ناوچە هۆرامانی بەنسبەت دوانەوە کە نان زیاتر کردی ناوچەی گەشتیاریە قەرباڵقی زیاترە جەژنێتەنە دوکان و بازار نییە نانەوە نییە پێویستە گریانی نانش حازر بوو چونکە مێمانەوەگەن و گەشتیار ڕۆکەڕونە منتێقەکەی جەوەروانەیە نانەوەچە 4-5 ڕۆی نییە وەروانەیە خەڵک زیاتر بۆش حازر کەرو. فرێوێ جەیانەکە هۆرامانی ڕێوە وەڵتەر وێشە پەی جەژنەکە حازرکەرا بە دروستکردە و نان و واردە و یانە پاکۆکردەی دما پەتای نانە هەورامیەکە بەعزێوە جەژەنە سەر و ساجەکە شاوە دەستکەرا بە کفتە دروستکردەی. ئەمە بە زمان و هەورامی کفتەش پنەماچە کفتەش پنەماچە کەرەوەزی شکەرمێنێ پیازی شکەرمێنێ هەزبێلە شکەرمێنێ مەکی ئیتر شێرمی و ئەپاسە بە ساجی برێژنمیش یعنی سووریش مەکەرمێەوە دلی هێنێ دلی ڕۆنی هەر بە ساج برێژنمیش ڕۆن و وێمانەیە هەن مەسەل پارچەیە دمەوەزا سەر و ساجەکەی ئیتر وش وردە وردە تاوی کفتەکە برژن و دما و دروستکردەی نان و چەشتی لا ژەنایانەکاوە سفرە و خوانی جەژنی ئامادەکەرا و ڕازناشۆ بە سفرە و یانەکە چی سەر و بەند و جەژن و قوربانەیە تەنیا کناچێ و ژناش دۆرە نەوینیا. سەبا جەژن و قوربانیە بەڵام سەر و سفرەکەما چۆڵەوەر و ئانەیە من هەم کوڕەکەم و هەم تاتەش لەوێنی پێی کەرکووکی تا 4-5 ڕۆت و بەڵێ پێشمەرگێنی لەوێنی پێی حیمایە و بیر و نەوتەکە چامە ناوێت تا دماوجێژنی دماوجێژنی مەیاوێ ئێتر ئێمە هەروم و ئاقەومەما ئینێچێ نیشتین مرێوەمە ئامادەکردن پەڕۆجێژنی. جای جە ئامادەکاری یانەکە هۆرامانی جەبازارەکە تەوێڵە و بیارەچنە و رەشیارەکە بە ورەتەی کەلوپەل و سەمەرە وێمانەکە خێرامای کەردەی گەشتیارە بە بۆنە و جەژن و قوربانی و پەی ناوچەکاشە گەرەکشانە داهاتەکە وێشە زیاترکەرە. وەزعی کە ئامێنەوەرۆ خەڵکی ڕبعموچی وەرگرە نوموچی وژەن و هیچ بژێوی تەرژنیا تەنها هەموو چەبیێنێ وەروانەیە ئاروت وشتا تەماشەکەدەی کە بازارەکەنێ بە ڕژیوی کەم گەشتیار سەدانوی گەشەکەدەن و دوکاندارەکەیش ینی بە ڕژیوی کەم ئارو ڕەنگە فروش شابیە بوو. وەخت و وێش جای چکلێت و نوقڵ و نەستەلەی هۆرامێکی وەزی و تفی و هەچکوچی شاجڵنای پەی میمانەکە جەژنیشا وەلێ ئێسە کەمتر و مەخسوسەن ئێساڵ وەرو کەمی سەمەر و مڵکەکاشاوێ ناچارەنی واز جە کللتور و وێشا بارا و نوقڵ و چکلێتی وڵاتە تەری کەرا سەوقاتی پەی میمانەکە جەژنیشا. وریە حەمەکەریم NRT هۆرامان.